هاوڕێیانی ژام کاتتان باش دڵشاد مەریوانی جوانێک هەمیشە دەژی بەردەوامم لاتکردنەوەی 75 ساڵەی لەدایکبوونی دڵشاد مەریوانیدا کە لە 28 مارتی 1940 لە شاری سلێمانی لەدایک دەبێ و گەرژیان ڕێی پێبدایە لە مارتی 2022دا تەمەنی دەبوو بە 75 ساڵ. مەریوانی لە 13 مارتی 1970دا 15 ڕۆژ بەر لە ڕۆژی لەدایکبوونی لە تەمەنی 42 ساڵیدا شەهید دەبێ. من ڕێبوار فەتاحم بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم گەر سبسکرایبم کەناڵە بکەن و گەر دەکرێ لینکەکەی لەسەر سۆشیال میدیای خۆتان پۆست بکەن. ئەم بەشەم تەرخان کردووە بۆ کێش لە دیوانی فرمێسک و زەردەخەنەدا یەکەم دیوانی مەریوانی کە لە 1968دا لە سلێمانی لە تەمەنی 21 ساڵیدا بە چاپی دەگەیەنێ. دیوانەکە 36 شیعر لە خۆی دەگرێ. زۆربەی شیعرەکانی وەک خۆی دەڵێ لە 2 ساڵی پێش چاپکردنی دیوانەکەدا نووسیونی زۆرتر گوزارشتن لە دیدی لاوێک بۆ ژیان. هەمەڕەنگی کێش لە فرمێسک و زەردەخەنەدا شارەزایی مەریوانی نیشان دەدات لە هونەری شیعردا. لەم بەشەدا شیعرەکاندا بەش دەکەم بە پێی کێشیان و لە هەر یەکێک یا لە هەر کێشێک نمونەیەک تاوتوێ دەکەم. لە لێکۆڵینەوەی شێعرەکاندا تەنیا لە بەیتێک یان دوان دەڕوانم. ئیدی دیارە بەو جۆرە کێشی شێعرەکە بەردەوام دەبێ. حەز دەکەم ئەوەش بڵێم کە شێ کەڵک لەم بەشە وەردەگرێت. کەسێک سەودای شیعر بێ، کەسێک شیعر بنووسێ و شارەزای کێشی شیعر نەبێ، فێرخوازێک کە شیعرێکێکە لە بابەتەکانی، کەسێک سەودای هونەر بێت. هونەر هەموو پێکەوە بەسراون، خۆ ڕەنگە ڕێسا بڕبڕی پشتی هەموو هونەرێک بێت. کێش لە فرمێسک و زەردەخەنەدا هەمە ڕەنگە. بەگشتی 3 جۆر کێش لە دیوانەکەدا دەبینینەوە. کێشی بڕگە کە زۆرترین شێعرەکانی پێنووسراوە، 31 شیعر بە کێشی بڕگە نووسراوە. کێشی بێقاڵب، کێشە بێقاڵبەکانیش بە بڕگە نووسراون. دیارە کێشی بێقاڵب دەکرێ عەروزیش بێت. 5 شیعر بێقاڵبە. کێشی عەروز، عەروزی عەرەبی کەمترین شیعری پێنووسراوە. 4 شیعر بە عەروز نووسراوە. بە 2 بەحر نووسراون. یەکێکیان بەحری ڕەمەڵ، ئەوی تریان بەحری هەزەج یان ورتر. ئەوانەی بەحری ڕەمەڵن، ڕەمەڵی مثەممەنی مەحزوفن. ئەوانش کە بەحری هەزەجن، هەزەجی مثەممەنی سالمن. ئێستا لە هەموو کێشێک نمونەیەک وەردەگرم و تاوتوی دەکەم. لە دیوانەکەدا تەنیا 1 شیعر بە کێشی 16 بڕگەیی نووسراوە کە ئەویش 4 بڕگەییە. ئەم کێشە زۆر بڵاو نییە. ئێستا چەند بەیتێک لە شێعرەکە دەخوێنمەوە. هەڵبەستەکەم ئاوازێکە بە تاری عەشق ڕێکخراوە، پەیکەرێکە لە گۆشتی دڵ خوێنم ئارایشتی داوە. خەیاڵێکە خوورپەی دڵم بە ئەشکی چاوم ئەنووسێ، پێنووسێکە باسی جوانی لە خوای دڵدارانە پرسێ. شنەیەکە بۆنی خۆشی نازدارانم بۆ ئەهێنێ، ئاوەڵێکی ئاشنایە بە ژیانم ئەناسێنێ. با ئێستا لە بەیتی یەکەم بڕوانین. ئەگەر بیکەین بە 4 بەشەوە، هەر بەشەی 4 بڕگە بێت، بەم جۆرە دەرەکەوێت. هەڵبەستەکەم ئاوازێکە بە تاری عەشق ڕێکخراوە، پەیکەرێکە لە گۆشتی دڵ خوێنم ئارایشتی داوە. وەک دەیبینین هەموو دێڕێک 4 بەشە. مەریوانی شارەزایانە دێڕەکەی کردۆ بە 4 بەشەوە. خۆگەر سەیری بڕگەکان بکەین بۆ نمونە، ئەگەر وشەی هەڵبەستەکەم هەڵبژێرین 4 بڕگەیە. هەڵبەستەکەم لە دیوانەکەدا تەنها 1 شیعری 15 بڕگەی هەیە، کامیش کراوە بە 3 بەشی 5 بڕگەیەوە. 3 پێنجی 15. با دوو بەیتی یەکەمی شیعرەکە بخوێنینەوە. یاران بەهارتان دەم بە خەندەیە، گوڵ ئەپشکوێنێ، هاڕەی کانیە، بزە و قاقایە، دڵ ئەبزوێنێ. کەچی لە لای من
وێنەی پاییزە و پڕ بە گریانە لە باغی دڵما بەبێ پرسوگۆ شادی ئەمرێنێ. ئێستا ئەگەر هەر دێڕێکی شیارەکە دابش بکەین بەسەر بەشی پێنج بڕگەییدا بەیتی یەکەم بەم جۆرەی لێدێ: یاران بەهارتان دەم بە خەندەیە، گوڵ ئەپشکوێنێ، هاڕەی کانیە، بزە و قاقایە، دڵ ئەبزوێنێ. یاران بەهارتان پێنج بڕگەیە، یاران بەهارتان. مەریوانی زۆربەی شیعرەکانی هەژدە شیعری بە کێشی دەبڕگەیی نووسیوە کە هەر دێڕێکی دوو بەشە، پێنج بڕگە بە پێنج بڕگە. بەیتەکە دەبڕگەیە، چوار پێنج بڕگەییە. ئەمە کێشێکی زۆر بڵاوە. شاعیرانی گۆرانی زمان هەورامیەکان بەم کێشە نووسیویانە، بۆ نمونە بێسارانی مەولەوی، وەلی دێوانە. هەروەها لیریکی فۆلکلۆر زۆری بەم کێشەیە، بۆ نمونە بینێ باندڵم ناسکە پەنجەکەت، باوەشێنم کە باگریجەکەت. ئەمە دەبڕگەیە، هەر دێڕەی دەبڕگەیە. بەیتەکە بیست بڕگەیە. من چوارینەیەکی مەریوانی هەڵبژاردووە بەسەر دێڕی بۆ جوانێکی مەسیحی. چوارینەیەکی گەلێک ناسکە، گەر بە هەڵەشدا نەچوو بم چیرۆشێکی ڕاستەقینەی لە پشتەوەیە. خۆزگەی من بە تۆ سوخمەی سورمەی ئاڵ، کە لە باوەشتە جووتێ مەمی کاڵ. خۆزگەی دڵیشم بە تۆ چوار مێخە، کە لە نێوانیان خۆت خستۆتە چاڵ. مەریوانی لێرەدا چوار مێخەی بەرامبەر وشەی خاچ بەکارێناوە. دیارە لە کوردەواریدا دەگوترێ کەسێ چوار مێخەی دەکێشرێتەوە، واتە لە خاچ دراوە. ئێستا هەر دێڕێک دابش دەکەم بەسەر پێنج بڕگەوە. بۆ نمونە بەیتی یەکەم: خۆزگەی من بە تۆ سوخمەی سورمەی ئاڵ، کە لە باوەشتە جووتێ مەمی کاڵ. خۆزگەی من بە تۆ پێنج بڕگەیە، خۆزگەی من بە تۆ. مەریوانی دە شیعری بە کێشی هەژ بڕگە نووسیوە کە هەر دێڕێک دوو چوار بڕگەییە. من شێعرێکی کورتم هەڵبژاردووە بەسەر دێڕی بەز نییە. وەک نمونە: بەز نییە وەک ئەم ڕەنجێنێ، زیز مەکاو نام دوێنێ. بە ماچ ئاشتم ئەکاتەوە، دڵم بۆ خۆی ئەباتەوە. یا وەک بریندار مەکا، پزیشکمە و چار مەکە. با لە بەیتی یەکەم بڕوانین: بەز نییە وەک چوار بڕگەیە، ئەم ڕەنجێنێ، زیزم ئەکاو نام دوێنێ. بەس نییە وەک، ئەوە چوار بڕگەیە. لە دیوانەکەدا تەنیا یەک شیعر بە کێشی حەو بڕگەیی نووسراوە کە هەر دێڕێکی بە سێ بڕگە دەست پێ دەکات و بە چوار بڕگە کۆتایی دێ. ئەمە کێشێکی بڵاو نییە، کەم بەکارهاتووە. با لە بەیتی یەکەم بڕوانین: ئەی دڵەی هەژاری من، گوێ بگرە یاری شەرمن. ئەی دڵەی سێ بڕگەیە، هەژاری من چوار بڕگەیە. گوێ بگرە سێ بڕگەیە، یاری شەرمن چوار بڕگەیە. ئەی دڵەی سێ بڕگەیە، هەژاری من چوار بڕگەیە. ئەم کێشە کەم بەکارهاتووە، لە فۆکلۆریشدا کەمە. مامۆستا گۆران لە شیعری بۆ بولبول و هەروەها لە شیعری هاوڕێم بێکەسدا بەکاری هێناوە. هەڵبەت مامۆستا گۆران بە چوار بڕگە دەست پێ دەکات و بە سێ بڕگە کۆتایی پێدێنێ. بۆ نمونە لە شیعری هاوڕێم بێکەسدا: ئەی فریشتەی شیعری جوان، ئەی فریشتەی چوار بڕگەیە، شیعری جوان سێ بڕگەیە. کۆستی کەوتووی هەردووکمان، هەمان کێشی هەیە. هەروەها لە شیعری بۆ بولبولدا هەمان کێش بەکاردێنێ، کێشی حەوت بڕگەییە. هەڵبەت بە دێڕەکە بە چوار بڕگە دەست پێکات و بە سێ بڕگە کۆتایی پێدێ. ئەی باڵداری ئێسک سووک، بولبولی دەنووک بچووک. لە دیوانەکەدا پێنج شیعر بێقاڵبن. من لێرەدا شیعرێکی کورتیانم وەک نمونە هەڵبژاردووە بەسەر دێڕی بیرت دەکەم. شێعرەکە دوو کۆپلەیە، هەر کۆپلەیەکی چوار دێڕە. دێڕی یەکەمیان دە بڕگەیە، پێنج بڕگە لە بەرامبەر پێنج بڕگە.
سێدێڕەکەی دیکە یەکی 5 بڕکەن. ئێستا شێعرەکە دەخوێنمەوە. تروسکەی چاوی پڕ ئەفسوونی کاڵ ڕۆشنی ژینە، یا قیبلەی دینە یا دەریای شینە، لێوی ناسکی ڕنگ نەخشینی ئاڵ سەرپۆشی مەنگە، یا گوڵی شەنگە یا غونچەی تەنگە. لێرەدا مەریوانی وشەی مەندی بەکارهێناوە وەک یەکێک لە قافیەکان، بەڵام پێویستە و بە زاراوەی سلێمانی بخوێنرێتەوە مەنگە بۆی قافیەکە بێتەوە. با لە کێشەکەی بڕوانین. تروسکەی چاوی 5 بڕگەیە، پڕ ئەفسوونی کاڵ 5 بڕگەیە، ئەو دێڕە 10 بڕگەیە، ڕۆشنی ژینە 5 بڕگەیە، یا قیبلەی دینە 5 بڕگەیە، یا دەریای شینە 5 بڕگەیە. لە دیوانەکەدا 4 شیعریش بە کێشی عەروزی عەرەبی نووسراون. سیانیان بەحری ڕەمەڵە، یەکێکیان بەحری هەزەجە. پێشتر هەردوو بەحرەکەم تاوتوێ کردووە. گەر کەسێک بخوازێ لینکەکەی بۆ دادەنێم، دەتوانێت بەسەریان بکاتەوە. کە مەریوانی لەو تەمەنە ناسکەدا ئەم دیوانەی بە چاپ گەیاندووە، گومانی تێدا نییە. لە ڕووی تەکنیکەوە هەندێک گرفتی تێدایە، جا کێش بێت یان قافیە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێ من بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی، ڕێبوار فەتاح.